هنا وكاكا شركيان هاوين شركيان هاوين شركين هنا ما شاكر وهنا وانا خلاص ما بك ئێرە مەعبەدی دەواازەی شارە هەر کەس کە هاتە نێو شار دەبێت لە بەرابەری پەیکەری خودای ئەم مەعبەدەدا بۆ پارێزەری دەواازەکان سوژدە بەرێت. جوولەکەکان چی؟ خۆوان خوداکان ناپەرستن؟ نا کارتان بە جوولەکەکان نەبێت. ئێوە هاتوچۆی ناو شار چاک بخەنەژێر چاوەدێری. ئەگەر کەسێک لە بەرابەر پەیکەردا سوژدەی نەکرد بزان خوداپەرستە و دەست بەجێ قۆڵبەستی کەن. جەنایەتی دیوکلێتیانوس کەم بوو کە لەم چەند ڕۆژەی بەر لە پێشوازیدا دوو بەرامبەر بۆتەوە. دەبێت کارێ بکەین. دەبێت داوا لە خوددا بکەین کە سەبر و تااقەتمان بداتێ تا کارێکی هەڵە نەکەین. هاوایینەکانمان تیکە تیکە دەکەن. ئەوان دەستە دەستت دەکوژن و لە ناویان دەبن. ئەوسا تۆ باس لە سەبر و تااقەت دەکەی؟ مەبەستی ئەو ئەمەیە کە بەر لە هەر کارێ دەبێ باش بیر بکەینەوە. زۆر باشە بیر بکەینەوە. بەڵام بیرکردنەوەیە کە کردەوەی بەداوە بێت. بۆ وێنە بیر لەوە بکەینەوە کە چۆن شار لە بەرامبەری ئیمپراتوردا ناهێمن پێشان بدەین. یا چۆن لە قۆڵبەستکرانی مەسیحیەکان بەدەستی جولوس و یارانی بەرگری بکەین. یا ئەوەی کە تۆڵەی خوێنی هاو ئاینەکانمان چۆن بستێنینەوە. ئەمانە هەموویان ئاواتی دڵی ئەمەن، بەڵام ئەتوانین ئەوانە هەموویان جێبەجێ بکەین. من وا دەزانم کە ئەگەر باش بجوڵینەوە زۆربەی ئەم ئاواتانەمان جێبەجێ دەکەین. بۆ وێنە بە شکاندنی بوتەکان و ئاورتێبەردانی بوتخانەکان دەتوانین هێمنایەتی شار تێک بدەین. بە بەکوشتنی دیوکلێتیانوس و ئیمپراتوریش دەتوانین لە قۆڵبەستکرانی هاو ئاینەکانمان بەرگری بکەین و تۆڵەی خینیەوانیش بستێنین. شڵەژاندنی شار دەکرێت، بەڵام کوشتنی ئەو دوانە وەندە سەهل و سانە نییە. بە بڕوای من ئەوەی سەخت نییە. ئێمە بە ناوی ڕاویشکارانی دەربار زۆر ئاسان هەم دەتوانین لە دقیانوس نزیک بینەوە و هەم بە ئیمپراتور. دەبینن کە دەکرێت لە دەرفێتی باش چاوبەستی خوان بگەین. بەڵێ ئەمە دەکرێت بە مەرجیەوەی کە گیانی خۆتان بەختکەن. گیان بەختکردن یەکجار ڕستەمە؟ نا. بەڵام دەبێ ببینین کە بە گیان بەختکردن بە ئاکامێکی باش دەگەین. من دڵنیام کە دەگەین. بڕیاردان لەم بارەوە نیازی بە لێکدانەوە و بیرکردنەوەی زیاتر هەیە. بەڵام جارێ شکاندنی بتەکان و بتخانەکان دەتوانین دەست پێ بکەین. منیش قبولمە. ئەو دوانەتان هەموو کات لە کارەکاندا خۆتان دەبوێرن و منی چارەیەکم نییە جگە لە هاوڕێیکردن. ئەوەندە بە پەلەمەبە مارتینوس. لە پێشدا دەبێت لە کارەکان جلیس بەرگری بکەین بۆ پاشانیش بیرە دەکەینەوە. بڕۆین. بیستومە ژمارەیەک دی لاوەیەکانی دەوروبەرەوە دێنن بۆ شار. خراپ نییە سەرێکیان لێ بدەین.